لەسەر بێمەوعیدی لێپرسینەوە لە وەزیری کارەبای عێراق دەکرێت. قرار بوو سەعات 10 بەیانی ئەمڕۆ کۆنفرانسی هەمەلایەنەی کەرتی کارەبا لە هوتێل بابلی بەغدا بەڕێوە بچێت. بەڵام وەزیری کارەبا سەعاتێ دواکەوت و کۆنفرانسەکە سەعای 11 دەستی پێکرد. ئێستا محەممەد نووری سەرۆکی لیژنەی وزە و کارەبا لە پەرلەمانی عێراق نووسراوێکی ئاراستەی زیاد عەلی وەزیری کارەبا کردو دەڵێ بێزەحمەت دوو سبەی سەردانێکمان بکەن و پێمان بڵێن بۆچی دواکەوتون. محەممەد نووری دەڵێت سەرەڕای بەشداریکردنی چەندین کۆمپانی ناوخۆ و جیهانی ئەو دواکەوتنە هێمایەکی نەرێنی نیشان دەدات و ئاماژەیە کە بەوەی کە وەزارەتەکە گرنگی بە کەرتی کارەبا نادات. لە عێراق کە بە یەکێک لە گەندەڵترین وڵاتانی جیهان ناوزەت دەکرێت بەم شێوەیە تەعامل لەگەڵ وەزیرەکانی دەکرێت. تۆ بڵێ لە کوردستانەکەی خۆمان لەسەر دواکەوتنی وەزیرەکان و کاربەدەستان و بێمەوعیدیان لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت؟